سڵاتان لێبێت و ڕۆژتان باش ڕۆژباشێکی دیکە لە پرۆگرامی ڕۆژباشی کوردستان 24 کە کاتژمێر حوتی سەر لە بەیانی بە کاتی هەولێر هەموو ڕۆژە پێشکەشتان دەکرێت لەلایەن من و هاژەی هاوکارمەوە. هیوادارم کە هەردەم شاد و سەرکەوتوو و لەش ساغ بن و بە دوور بن لە هەموو بەڵایەک بەتایبەتی لە نەخۆشی کۆرۆنا و هەروەها بە تا ئەتوانین خۆمان بپارێزین بۆی کە ئێستا کە دەبینین بەم شێوەیە هەڵتەکان لە هەڵکشاندایە ڕوو لە هەڵکشانەکات با ئەوەنەی تر ئێمە ئاگاداری تەندروستی خۆمان بین تاوەنەی کە بزانین باردۆخ چی بەسەر دێت و ئینشاڵڵا بەو ڕێکارانەی کە هەر حکوومەتی یاریمی کوردستان دەیگرێتە بەرەو خەڵکیش هاوڵاتیانیش بە هەمان شێوە پابەندە بن پەشکو ئینشاڵڵا بە زووترین کات نەجاتمان بێت لە کۆرۆنا. ڕۆژ باش هاژە. ڕۆژ باش سۆڤان، ڕۆژ باش بینەران و بیسەرانی کوردستان 24 بێگومان دەستپێکی بەرنامەکەمان ڕۆژباشی کوردستان 24 جگە لە سڵاوکردن لە کە هیوای ئەوەتان بۆ خوازین ئەمڕۆ ڕۆژێکی زۆر باش بێ پڕ تەندروستی بێت بەڵام لەگەڵ ئەوەشدا بیرتانەهێنینەوە کە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان تاکە ڕێگەیە بۆی کە دوور بین لە هەموو مەترسیەکانی کۆرۆنا کەویش ڕێگەیەکی ئاسانە توانین هەموو ڕۆژێک دەستەکانمان چەند جارێک بشین جگە لەوەش توانین دوور بین لەو هەموو سترێسی کە بۆمان دروست بێ لە مەترسیەکانی کۆرۆنا هەڵبەت لە ترسەکانی کەم ناکەینەوە بەڵام بە جێگەیاندنی هەر یەک لەو ڕێنمایانە هەر مەرحەلەیەک لە کۆرۆنا دوورمانە هاتەوە. ئێمە جگەلەوە ئەمڕۆ باس لەوەکەین کە ڕاستە مەترسی کۆرۆنا هەیە ئەو مەترسی دارێ ساموو جیهانی گرتوتەوە بەڵام مەترسێکی دیکە هەیە کە ڕۆژانە ئەو ساڵانە چەندین جار زیاد ئەکات چەندین کەس ئەبێتە قوربانی لە ڕێگەی ئەویش هاتوچۆیە ڕووداوەکانی هاتوچۆ بەڵام بەدانانی کامێرای چاودێری یاخود هەر ڕێکارێکی تر کە بۆ سەلامەتی گیانی شۆفێران و پیادەش بێت ئێمە زیاتر پارێزراوە بین بەڵام وردەکاریەکانی لەگەڵ میوانەکەمان باسەکەین تا ئەو کاتەش تەرەتا سۆڤان و کورتێک لە هەواڵەکان دەست پێ بەڵێ بەس پێشێکە کورتێک لە هەواڵەکان دەست پێ بکەم بە ئەوە لە یاد نەکەین ئێستا کە ژیان ئاسایی بۆتەوە وەکو جاران قەدەغی هاتوچۆ نییە بازاڕەکان کراون مۆڵەکان کراون چێشخانەکان کراون بە تا ئەتوانین دووری نێوانمان بپارێزین و مەرج نییە کە ئێستا قەدەغی هاتوچۆ نەماوە ئێمە بە واتایە بێت کە ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێ نەکەین بەڵام ئێستا مەترسی دارترە چووکە تێکەڵاوی خەڵک زۆر زیاترە و ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە مەترسیەکان زیاد بکات بۆی کە خۆمان بپارێزین با ئەوە بزانین کە تەنها و تەنها هاژە وەک باسی کرد ڕێکارەکان بگرینە بەر ئەوەندە زۆر باش دەبێت کە ئیتر ترسی کۆرۆنا نەمێنێت. دەست خۆش سۆڤان فەرموو. بەغدا تەنیا 388 میلیارد دیناری بۆ هەرێمی کوردستان ناردووە. سەرچاوەیەک با کوردستان 24 ڕاگەیاند لەو 400 میلیارد دینارەی بڕیار بوو لالایەن وەزارەتی دارایی عێراق ڕەوانەی هەرێمی کوردستان بکرێت تەنیا 388 میلیارد دیناری گەیشتۆتە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان. ئەو سەرچاوەیە ئاشکراشی کرد هەر جارێک بەغدا پارەی موچەی فەرمانبەران ڕەوانە بکات بانکی ناوەندی عێراق بڕی 12 میلیارد دیناری لەو پارەیە لە بڕی قەرزەکانی کابینەی پێشووی حکوومەتی هەرێمی کوردستان بە بانکە ئەهلیەکان داوە. ئاماژە بەوەش کراوە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ موچەی مانگی ڕابردوو بڕی 138 میلیۆن دۆلاری لا ژمارەیەک وە بەرهێن قەرز کردووە و دەبێت لە ماوەی مانگێکدا بیگەڕێنێتەوە. سیویەک کەسی دیکە لە هەرێمی کوردستان تووشی کۆرۆنا بوون. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوی کردەوە لە ئامانجی پشکنینەکان و لە ئەنجامی پشکنینەکان وە گەڕان بە دوای گومان لێکراواندا لە 24 کاتژمێردا 31 توشبووی دیکە دەستنیشانکران. ئاماژەی بۆش کرد 24 لە توشبووان لە سنووری پارێزگای سلێمانی و 4 لە دوهۆک و 3 توشبووی دیکەش لە پارێزگای هەولێر تۆمارکراون. وەزارەتی تەندروستی جەختیشی کردەوە بەشێک لە توشبوانی نوێی بەرکەوتنیان لەگەڵ توشبوانی پێشوودا هەبووە. هەروەها کەسێک لە سلێمانی و توشبوویەک لە کەرکووک بە کۆرۆنا گیانیان لەدەستدا. وەزیری تەندروستی هۆشداری لە بڵاوبوونەوەی زیاتری کۆرۆنا دەدات و داواش لە خەڵک دەکات مەترسیەکان بە هەند وەربگرن.
دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بە کوردستان 24 ڕاگەاند مەترسی زیاتر بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەیە و نابێت هیچ شتێک کاریگەری لەسەر تێگەیشتنی هاوڵاتیان بۆ ڤایرۆسەکە هەبێت بەڵکو دەبێت بەردەوام بن لە پابەندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان و ڤایرۆسەکان لە کۆمەڵگەدا بڵاوە و کۆنتڕۆلکردنیشی سەخت بووە ئاماژەی بۆش کرد بە سیاسەتکردنی لە بەرژەوەندی کۆمەڵگا نییە. دەسەڵاتی فڕۆکەوانی شارستانی عێراق ڕایگەاند گەشتە ئاسمانەکانی تا حەوتی مانگی داهاتوو درێژ کردەوە. دەسەڵاتی فڕۆکەوانی شارستانی عێراق بەهۆی زیادبوونی ژمارەی توشبوانی کۆرۆنا جارێکی دیکە وادەی ڕاگررتنی گەشتە ئاسمانەکانی درێژ کردەوە. بڕیارە هەردوو فڕۆکەخانی هەولێر و سلێمانی دەگرێتەوە و تا حەوتی مانگی داهاتوو گەشتە ئاسمانەکان لە ڕێگەی ئەو فڕۆکەخانەوە ڕادەگیرن. وەک پێشتریش ئاماژەی پێدراوە ڕاگررتنی گەشتەکان جموجۆڵی سەربازی و کارگۆ و UN و باڵوێزخانە و کۆنسوڵخانەکان ناگرێتەوە. دوو سەرباز و پۆلیسێکی تورکیا کوژران. وەزارەتی بەرگری تورکیا ڕایگەاند لە ئەنجامی هێرشێکی چەکداری پەکەکە لە ناوچەی چەلێ سەربا جۆلەمێرگ لە باکووری کوردستان دوو سەرباز کوژران. وەزارەتی بەرگری تورکیا ئاماژەی بۆش کرد وەڵامی چەند هێرشێکی چەکدارانی پەکەکەیان داوەتەوە هاوکات لە هێرشێکی چەکداری پۆلیسێکی تورکیا لە ناوچەی ڕێزان لە دیاربەکر کوژران. کورسێک لە هەوڵەکانتان پێشکەشکرا و دەچینە ناو ناوەڕۆکی پرۆگرامی ڕۆژ باشەوە. زۆر جار سۆڤان هیوابەخشین یاخود خۆشەویستی بۆ کارەکەت نە تەمەن ڕێگریەکەوە نە هیچ دۆخێک بۆیە یەکێک لەو نمونانە حاجی عەلیە کە پیاوێکی بە ساڵاچوو ڕۆژانە بە جلوبەرگێکی کوردی بە پاسکیلەوە سەردانی باخچەکان و ئەو باخچانی کە نزیکی ماڵەکەی خۆیەتی لە گەڕەکی تەپەی کەرکوب شارەزای ئەو منتیقانەیە ئەو پیاوە بە ساڵاچووە خۆبەخشانە باخچەکان پاکەکاتەوە هەروەها تا ئێستا زیاتر لە 20 کورسی شکاوی ناو پارک و باخچەکانی چاکردۆتەوە. کوردستان 24 چیرۆکی ئەو بە ساڵاچووە خۆبەخشەی گەیاندە شارەوانی شارەکە و فەرەیدون عادل کە سەرۆکی شارەوانیە سەردانی حاجی عەلی کردو و خەڵاتی ڕێزلێنانی پێبەخشیەوە. خير ما وصل ما في لا اما انا امبرغي انا هم يكموا هم يبرغي سريع اليدم سريع ترى وقائم ترشا امبرغي انا بكرنا هم جنبوا خليك ام شش كرسي قاطعي كم شاكردوا بيستوكين زانا بيشش داني ما قياسهم كدوا نيومتر تختيوه وان شاء الله لبوجي خوم بو يكرمو تشاشانكم قوتيە بۆ ئاخشان بۆ هەمووشیان بۆ یاغەکەم فی سەبیل الله بێ مقابل وەڵاهی مامۆستاکەریمش تەقسیر ناکە مامۆستاکەریم بێ مقابل دێ ماتۆڕەکان هەڵەکە مڕەشەکان هەڵەکە جاوە هەلەگا دەرێت دێرە پیشی و قوتوموتی خەڵک سادی لێخوا ئەم گردێکاتەوە فی سەبیل الله لە کارمەندێکی مەسەلەن بڵێن مهندسێکەوە حتا کاتە بڵێن با ڕێز جمهوریەک ئەگەر مانجی نی وەرەقە لە بوجەک دیفاعەکەی خۆی دابنا لە سندوقێک هەموو خزمەتی کەرویشی پێکەی ئەگە ئەم بجێ خڕەوەکەی لەم شارەیە مەسە هەرمان یەک هەدیقی پێ خڕەوەکەی تو ساڵێ مەقین چێشە نەما هەدیقە هەمووی خزمەت کرد شتێکی بەسیتە پاریم باریش تێناچێ ئەگە حەز خۆی شەد نییە دەوڵەت بیکە بەعمل توش بە هاوکاری قەیسێکە ئەمەش کارێکی پیرۆزەوەکو ئاماژەم پێکرد لەگەڵ ئەوەیە ئەرکێکی زۆر لەسەر شارەوانی کەمەکاتەوە چونکە خۆتان ئەزانن لەم کاتەیە کە بڕێکی پارەی زۆری لە شارەوانی بڕاوە لەلایەن پاکردنەوە لایەن باخچەکانەوە ئێمە ١٨ باخچە و جەزرە وەسەتیەکانیش ناو شاریش لە ئەستۆمانە بەڵام 600 کرێکار و باخەوانمان هەبوو بە یەک قەرارێک هەمویان لە ماڵەوە دانیشتن پارەی ماگانیان بڕا ئەوە تەگەرێکی زۆری قسەسەر کارەکانیش باخچەکان و شارەوانی ئەم پیاوانەی کە بەم شێوە کارە هەڵەسن
ئاسانکاریە زۆر ئەدەنە ئێمە و دڵخۆشیێکی زۆرە ئێمە هەست دەکەین کە زۆر خەڵکووا هەیە کە خۆی بە خاوەنی شارەوانی و خاوەنی شارەکە زانێ باشە لەشتان ساغ مێن بەخێر خواحافیز سەلامە بیا خواحافیز بەڵێ هەرچەندە ئەوە کاری لایەنی پەیوەندیدارەکە ئەو کورسیانە چاکات و پارکەکان بە بەردەوام چاودێریان بکە بەڵام من لە کەسانی بە ساڵاتچوو ئەوە فێر ئەبم هەمیشە و هەمیشە کە هەر شتێک کۆن ببێ هاژە فڕی نایەن چاکیەکەنەوە. با ئێمە لە ڕوویەکی ترەوە سەیریکەین مەرج نییە هەر شتێکە تێکچ و خراپ بوو ئیتر بە کەڵکمانێ نەک خراپبوو ئەگەر کێشەیەکی تێکەوت با هەڵبین تەنانەت لە ڕەفتارەکانیشمان ئەگەر شتێک تێک چووە ناڕێکیەک هەیە با چاکیان بکەینەوە کەسەکان وە دوور یعنی وەلانەنین یان دوور نەکەین لە کەسەکان چجای ئەوەی کە ئەو ئەشیا شتانشت و مەکانیکە لە بەردەستمانایە. بەڵێ بۆیە پەیامەکەی حاجی عەلی زۆبان بۆ هەر یەک لە تاکی هەموو کۆمەڵگایەکە کە پێمانەڵێ لە خۆتەوە دەستکە دواتر چاوەڕێی حکوومەت یاخود لایەنی پەیوەندیدارکە کە ئێمە هاوکاری شوێنەکەی خۆمان یاخود ئەو ژینگەیە نەبین بێگومان ناتوانین گلەی لە هیچ لایەنێکیش بکەین. باڵە بەدڵ نایەوە. ئێمە ئێستا وەک هەر ڕۆژێک کە ئێمە بەیانیان لە ڕێی پامنێرانمانەوە دەچین شار و شاشکەکانی کوردستان و لەوێ ڕۆژی شارەکانتان بۆ دەخینە ڕوو کە لە هەر پارچەیەک لە شارەکانی کوردستان چی دەگوزارێت. ئێستاش ئیسلامی یوسفمان لەگەڵە لە زاخۆ لە زاخۆی دەلال ڕۆژت باش ئیسلام ڕۆژ باش پێمان بڵێ کە لە کوێیت وە چیت هەیە بۆ ڕۆژباشی کوردستان 24 بۆ بینەران و بیسەرانی کە پێمان بگەین. بله هاجا سوان دوباره سپیداوا همی بینران باش بدن البته وی سپیده مگود هندکی زی مینت ناف بازار ریدا بو کو بزانن خلک سپیده هی انزی چا جیان بسر دبن ایا کو هم هاتم وری ادی دیاره نسپیده یل خلکی بویا نیورو منجلکا قدیه جی خلکی خوری و چون سر کارت خوا هشتاش نوول مسپیده اوه کونترین بازار زاخویه گویا کم جردما کو زاخو باجر بو بازار سیکاتاری تا تناف کردن به رنگی هینا جیوک خامایه یعنی افخانی این کون دکان این کون دکاندار هیا تمن حوی هفتی سالان دناوی بازاری دا بیا هینا بازار زندی جماعه یعنی نه هاتی خراب کردن و که شوینوارک ما و رهبری شنوار زاخوجی چافدریه لسرد کرد وی بازاری دا او کو هری با و خوارنا کو تیت خوارن سپیدهی قلیه لهاوینان و لبهاران قلی و لزوستان جی پاچا مدوید قلیا سلامی و بابا عبدوی بسر بکن بزانم یعنی سپیده اندازی دتره و خلکی قسطوانات کتن کیه سلام اگر ترابط گل من دقیقه کت چای باشی اگر تبو من بحث بگه زیدتر او خلکی کو سپیده قسطوات کتن قلیت خود چه کسنیت کتن وده هر خلقی في بوجرين ملت منه يشولك هبت خدمتك هبت يدرك هبت جدر في بوجري آم بشت جبري يوجا شو ترجع بانوجا كورونا حديد نينن أما أون هر أون شو مثلا أربيل دهوكي هر أب كسانة عاملا خلق موظف دايران أفنى بله چند ساله این شوله قلیت کنن زاخو و بجن جبلی و یعنی تبحثا کلیکارا کرد خلکی بیانی مثلا زاخو باجره که سنورش هولیرش سلیمانی همی کردستان تنه بره اوج سپیده قسطوات کنه تنه بره بله اكيد خلکی سلیمانی خلکی هولیری عرب قلتين وقتش بریم قري خوش اشكال انواعات هاتن يد ميسل بين ما دوست تين الميسل اربيل يعني بينا هوالد ما دوست ما هندي هن سرا دانو مات كن هندي بين زاخو لازم بينا فيري evet انا بله من میگم چند سال این قلیت شد کنو اف گوشته این شد کنی چیه زیاده تر سپیدهی طلبی خلک داخل آن چیه اول زیاده 20 سالانه ابی بی کارید کن و اف گوشته هم شد کنی گوشته گولکیه گوشته خمالیه الحمدلله بله
هم خواجت خون یان وکن دکان چند سپیاتی دیدم خودت وانا بلقط في بسيارش حبي طبخة ويدوب قال الحمد لله متخوي نقوم لا خوين بس ندي عم شيت كينو بين المشط أو بشت أري خودت جانو مارا ام خوديت كين سبياتي أكيد خوين أو جبر شيكرينه مثلا هارو شيكت منجلا هم روزه 4-5 منجلا شيت كين هارو سلام من بحثا بو سوفان و هاجه بجرن ما من بحث كر مقولي حتى صوتم فيري مقول سبيدا دركات خلك منجلك خلي يجي خوري الحمد أري خلك سبيدا دم جمير چند تيل ام خو ساعدو تينا فيري ساعدو حتى نو ندر كبد بدوني في بدوني بيبا عالم قسطامات كد أبا منجرة دوية الحمد لله مصرفت كين فضل بخده أروم أبا شور بيا وتشي ماي هاي ونيسك ماي هاي نيفرو جيام قوزي شيتكين وهابيطايا ودي سافقالي برنجا أبا بس خلك زوخو بو خليه بيجود يا سبيدا هي السبيدة هي أغلبها حش خليت كان أغلبها خلك زوخو تقريبا نوط الصادة حش خليت كان اگر از بحثا رن بله اسلام اگر ما برجاوت جوت لمن به ما ترسين فيروس كورونا بشتي وده الحمد لله بيتجرين أما معوند ما أما طباخة أما معون أبا جرم دونه يعني تيتا كلاندن إيش بيشيش ده غير سولي تيتا شتوي تفوزت تينا داري وطاهرت كده أما تيني كنت ليه أبا جرم ده وأم شوف كده جامي هلكين يا هلا جيش نقول بيانا أبا هلا هردام بتكلم تعقيمت كده شنيع مش زادي ويقال يا أنوي شربة تكين سيني كده يعني برمشتاي يا خو بله سوفان من انگه شوه يعني اگر بسیارا که واه بدن اگر نرجنی خلق بفي اوایی تشتان دخوا يعني امد بینن الدره اتناوا خارنگه دا رنشتینه دیارا فرمان برن حکومینه بله کسیم کو کری کارن مدویاد گل هندک جوان باخوم بەڵێ ئیسلام ئەگەر گوێت لێمان بێت ئێمە ئەگەر دەرفەت هەوای لەگەڵ تا ئەبووین بەڵام ناتوانین بە پێوەی کە تۆزانی کە کات زۆر زوو هێرشمان نەکاتە سەر بۆیە زۆر سپاس دەکەین کە لەگەڵمان ئەمڕۆ بەشدار بوویت لە زاخۆوە زۆر سپاس بۆ ئیسلام کە سوچێکی ئەو شارە جوانەی پیشانداین و زانیمان کە خەڵکەکەی چۆن لە سپێدێکی زۆر ژیانە گوزەرێن بە هیوای تەندروستی باش و هەمیشە سەلامەتی ئێمە وردە دەست دەکەین بە پێشکەشکردنی تەوەری پرۆگرامی ئەمڕۆ ڕۆژ باش ئەوژەوە بوو کە باسمان لە هاتوچۆ و ئەو کامێرانەی کە بۆ چاودێری هاتوچۆ سەرشەقامەکان دانراوە کە دوای 6 ساڵ کامێرە جێگرەکانی هاتوچۆی لە سلێمانی ئەکەونەوە کار ماوەی 6 ساڵێک کە بەدانراوە بەڵام لە ئێستادا بڕیاردراوە کە بکرێتەوە کار ئەمە میوانداری بەڕێز ئەمید فەرەیدون عومەر کە بەڕێوبەری گشتی هاتوچۆی سلێمانیە پرسیارەکانمانی لەکەین سلااو بە کاک فەرەیدون بانێکی باش بە هیوای تەندروستێکی باش بۆ تۆ سەرەتا ئەمە یەکسەر بۆ دەست پێ بکەم بۆ ئەم هەموو ساڵە چاوەڕێ کرا یاخود من کە یەکسەر باسم کرد 6 ساڵە دوای 6 ساڵ کامێرێک چاودێری خرایەوە کار ئەم ماوە زۆرە بووە و ئێستا چۆن خراونەوەتەوە کار سڵاوتان لێ بێ بەیانی ئێوە بەیانی هەموو بینەران باش بە هیوای ڕۆژێکی خۆش بۆمان لە ڕاستیە من پێشراکی حەزەکەم ئەوە بڵێم تکایە وا لێک نەدرێتەوە کە ئێمە ئەم کامێرانە ئێستا کەوتبینە هەوڵ بۆ ئەوەی بیان خەینەکار بەڵکو پێش ڕاگررتنی دەوام لە مانگی سێ لە هەفتەکان و ئەتوانم بڵم لە سەرەتای ئەم ساڵەوە ئێمە هەوڵماندا کە ئەو کامێرانە وەک ئێستا هەن لەسەر شەقامەکان 21 کامێرن بکەونەوە ئیش لەبەر ڕۆڵی گرنگی کامێرەکان لە کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆیە خۆتان نەزانن بەشێکی زۆر لە ڕووداوەکان بەهۆی خێرایی لە ڕادەبەدەرەوەیە بەهۆی ئەو خێرایە زۆرەوەی کە شۆفێران پابند نابن بە خێرایی ڕێگە پێدراو کامێرەکانیش هۆکارێکی گرنگن بۆی شۆفێران وا لێ بکەن بە پێی ئەو خێرایی ڕێگەی پێدراوە شۆفێری بکەن واتە ئێمە لە سەرەتای ئەم ساڵەوە لە هەوڵا بووین بەڵام ئیتر بەهۆی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا و ڕاگررتنی داوامی فەرمانگەکان و قەدەغەی هاتوچۆ بەدوایە ئەو ئیشە ئەو پرۆژەیە کەوتە دواوە بەشی دووەمی پرسیارەکەی جەنابەت کاڵەی بۆچی 6 ساڵە ئیشیان نەکردووە لە ڕاستیە ئەم پرۆژەیە لە سەرەتاوە هەندێک کەمەکۆڕی تیا بووە لە ڕووی تەکنیکیەوە کە بە سیستمێکی خۆتەزانی زۆر جار لە پرۆژەکان لە هەرێمی کوردستان
لە وادەی خۆی تەواو نابن دەواکەون ینی کات پێ ینی درێژە کێشێ بەڕاستی بۆ نمونە ئێمە ئێستا پرۆژەیەکمان هەیە هی دانانی قەتعا ئەم پرۆژێ لە ساڵی 2014 دیزایانی بۆ کراوە بەڵام ئێستا لە 2020 ئێمە جێبەجێەکەین بەوەی قەیرانی داراییەوە کە ڕاگیراوە لە هەرێمی کوردستانە ئێستا کەوتوینێتەوە کار لەم 6 ساڵە کۆمەڵە گۆڕانکاری تر بۆ تۆ پێویستە کاجارێککە ڕیدیزین بۆم پرۆژەیە بکەیتەوە کامێرەکانیش لە کاتی خۆیان کاتی ساڵی 2012 فکرەکە تەڕەحکراوە و حالی کۆمپانیا کراوە تا کاتێ هاتۆتە سەر جێبەجێکردن بە سیستەمێکی وا بووە کە ئەبوو ڕۆژانە ئێمە بچین لە داتاکان لە کامێرەکان وەربگرین واتە بە شێوازی نیتۆرک و بەستراوە بە سێرڤەری بەڕێبەراتیات و چۆوە ڕێک نەخرابوون ئەمە بۆ بە گرفتێ بۆ چارەسەرکردنی ماوەیەکی ویستووە ئیتر لەگەڵ کۆمپانیا و لێکۆڵینەوە ئەو شتانە خۆتان نەزان لە 2014 شەوەی تر قەیرانی دارایی پرۆژەکانی هەموو ڕاگرتەوەژێکیش کە بۆ لە هۆکارەکانی کە درێژەی کێژاوە دوجار لە ساڵی 2010 سەرەتای 2010 ویسترا ئەم 21 کامێرەیە فراوانتر بکرێەوە بکرێ بە 150 کامێرە بە گرێبەستێکی تر لە پارێزگای سلێمانی لەگەڵ هەمان کۆمپانیایە کە 21ەکە بکا بە 150 کامێرە بەڵام ئەو پرۆژەیەش با بڵین ئەو گرێبەستەش ڕاگیراوە ئێستاکە بە فەرمانی وەزارەتی ناوخۆ ئێمە ئومێدەکەین لە داهاتووشی نزیکا چارەسەر بکرێ یا یەکجاری یا ئەو پرۆژەیە بخوێتە کار و 150 کامێرەکە دابنرێ یان بڕیارێکی یەکلاکەرەوەی لێ بگرێەوە ئەو 21 کامێرەی کە هەن ئەگەر بەو میکانیزمە کۆنەش بێ بخرێتە کار باشترە لەوەی کە نەبێت بەڵێ ئەمید فەرەیدون ئەو 21 کامێرەیە کە هەن کامێرەی جێگیرن یان گەڕۆکن ئەگەر کامێرەی جێگیر هەیە لەکوێ دانراونە کامێرە گەڕۆکەکان خێر جێگیرن بەڵێ ئەی کامێرە گەڕۆکەکان جێگیرن ئەو کامێرانە کامێرە گەڕۆکەکان لە ڕاستیا تۆ بۆ لە پێویستە بۆ شوێنانە بەکاری بێنی کە کامێرەی جێگیرت نییە بەڵام ئێمە لە نەبوونی کامێرە جێگیرەکانمانە شوێنی کامێرە جێگیرەکانیشمان بەشی زۆریان هەر بە کامێرەی گەڕۆک پڕکردوێتەوە کە ئەمە توانایەکی مادی و مرۆیی زۆر لە ئێمە بە ینی ڕۆژانە تۆ هەر کامێرەیە پێویستی بە ئۆتۆمبیلێک و دوو کارمەند هەیە لەگەڵ یابێ کە بچێ کامێرەکان دابنێ و چاودێریان بکە و بە بەردەوامی ئاڵگۆڕی پێبکە گەر کامێرە جێگیرەکان هەبوونایە ئێمە ئەوەندە پێویستمان بە کامەری گەڕۆک نابوو تەنها بۆ ئەو شوێنانەمان ئەبرد کە ئەگەری ڕووداوی زیاتری ڕووداوی تایە لەسەر ڕێگەکانی دەرەوە. بەڵێ باسیەوەتان کرد کە ئەرکێکی زۆر زیاتر کەوتۆتە سەرشانی ئێوە بەهۆیەوەی کە ئەو کامێرە جێگیرانە نەبوو ئێوە لە بەرامبەرە کامێرەی گەڕۆکەکانتان داناوە. بەڵام ئەمانەوە بزانین ئایا ئەمە تا چەند کاریگەری هەبووە لەسەر کەمکردنەوە یاخود زیادبوونی ڕووداوەکان هەم لە نەبوونی کامێرە جێگیرەکان ئەم لە بوونی ئەو تیمانەی کە وەکو کامێرەی گەڕۆک دانراوە لە شوێنەکان. بێگومان هەتا شۆفێر پابند بێ بە خێراییەوە گەری ڕووداو کەمترە بێتەوە ئەگەر ڕووداوێکیش ڕوو بدا لە خێرایی ڕێگە پێدراوە زیانەکان زۆر کەمترە بن لەو زیانانەی کە لە خێراییشی زۆر زیاترەکەوێتەوە ئەوە بەڵگەنەویستەوە لەسەر ئاستی هەموو جیهان وایە بۆیە چەنە وەک وتمان کامێرەش کە هۆکارێکە بۆی شۆفێر ناچار بکە بە خێرایی دیاریکرا و ئۆتۆمبیلەکەی بەکاربێنێ بێگومان کاریگەری لەسەر ڕووداوەکان هەیە. بەڵێ کاتە ئەگەر وا بێت چەند شوێن بۆ دانانی سیستەمی کامێرەی چاودێری دانراوە شوێنەکان چەند شوێنن زۆرن یاخود بە پێ و شوێنایی کە وەکو سەرەتا باس ئێمە ئێستا ئەو 21 کامێرەی کە هەمانە باڵێ ئەو 21 کامێرەی کە هەمانە لەسەر شەقامی بازنەی مەلیک مەحموود لەو شوێنانەی کە پێویستن نزیکن لە شوێنی پەڕینەوە زیاتر و شوێنی نیشتەجێبوونی زیاتری تایە لەو شوێنانە دانراون لەسەر ڕێگای سلێمانی تاسڵوجا دانراون لە سەر شەقامی بەکرەجۆ دانراون لە چەقچەق دانراون لەو جێگانن ئەو جێگیرانە بەڵام تۆ کووتمان تا ئێستا نەکەوتونەتە کارەوە ئومێ دەکەین لە داهاتوویەکی نزیکا بتانین بەکاریان بێنین بەڵام کامێرە گەڕۆکەکانمان ئێمە زیاتر بایەخمان بە ڕێگەکانی دەرەوەی شارداوە ینی دەرەوەی سنووری شارەوانی سلێمانی هەندێک جار لەسەر شەقامی شاستی و بازنەی مەلیک مەحموودیش لە ناو شاردایانین بۆی شۆفێر پابند بێ بەو خێرایی کە 6 کیلۆمەترە لە سەعاتێکە
لەوە زیاتر نەڕوە بەڵام بە شێوەیەکی گشتی زیاتر لە ڕێگەکانی دەرەوەی شارڕدایانی. بڵێ کاک فەریدون ئەگەر پێمان بڵێ ئەم سیستمەی ئێستا چۆن کارەکە و جیاوازی چیە لەوەی پێشوو لەگەڵەوەش ئایا هیچ ڕێکارێکی یاساییتان گرتە بەر لەگەڵ ئەو کۆمپانیایی کە پێشووتر سیستمەکەی دانا؟ بەڵێەوە دام دەستگا پەیوەندیدارەکان لە پارێزگای سلێمانی و لە وەزارەتی ناوخۆ لە ئیشیانتیا کردووە لە سەبارەت بە و ئەو کارانەوە تا ئێستا بڕیارێکی یەکلاکەرەوەی تیان نەدراوە. ئێمە کامێرە گەڕۆکەکانمان ڕۆژانە کە گەڕێنەوە داتاکانیان خاڵیەکرێتەوە لە ناو بەڕێوەبەرایەتی و ئەچێتە ناو سێرڤەری بەڕێوەبەرایەتیەوە. کامێرە جێگیرەکانیش ئەگەر بکەونەکار هەر بەو سیستما بێ ڕۆژانە داتاکانیان دێوەرگیرێ بەڵام ئەشتوانرێ ڕاستەوخۆ لە ڕێگەی فایبەر ئۆپتیکەوە ببەسرێتەوە بە سێرڤەری بەڕێوەبەرایەتیەوە ئیتر پێویست بەوە نەکا تۆ ڕۆژانە داتاکانی دێوەرگری هەندێک ڕەنگە هەندێک خەرجی زیاتری بێتە ئەو پێکەوە بەستنە گرێ ئەدرێت. بۆیە من بەڕاستی بە پێشنیارەکەم بۆ سەروی خۆمان کە لە ڕێگەی فایبەر ئۆپتیکەوە بەسرێنەوە بە سێرڤەری دایرەوە و ئیتر بە شێوەیەکی کردداری ڕۆژانە داتاکان ڕاستە خۆ بچێتە ناو سێرڤەری دایرەوە. بەڵێ ئەمیت فەریدون پرسیارێک زۆر جار یاخود پرسێک زۆر جار خەڵک باسی لێوەکە ئەڵێن لە وڵاتانی دەرەوە چونکە ڕێنمایەکانی هاتوچۆ زۆر بە تەواتی جێبەجێ ئەکرێت و یاسایەکی باش سەربەرە لەوێ بۆیە کێشەی زۆر لە هاتوچۆیان نابێت و هەر کەس و ڕێگەی خۆی ئەگرێت. ئەمە نەبوونی کامێرەکانی چاودێری یان لە کارکەوتنی کامێرەکان وا ناکات کە خەڵک چاودێری ئەوە نەکات واتە پێبژاردن گەر نەبێت خەڵک ڕێکارەکان ناگرێتە بەر یاخود بە تەواتی ئەو یاسایە جێبەجێ ناکات پێتان وانە کە پێبژاردن کەمە بۆیە لەوێ پێبژاردن زۆرە و پێبژاردن بە خەڵک ئەکرێت بۆیە لە ترسی ئەوە ناوێرن یاسا سەروەر نەبێ بەسەریانەوە و جێبەجێ نەکەن. کۆمەڵێک هۆکار هەیە لە پشتی ئەوە ڕاستیەکەی لەلایەکەوە لەو ئەوروپایش کە خەڵک پابەندە بە یاسا و ڕێنمایەکانەوە لە ڕاستیە بەشی هەرە زۆری لە ترسی لێپرسینەوە و چاودێریکردن و سزادانە. ینی بڕی ئەو غەرامانەی کە لە خەڵک وەرەگیرێ لە پای سەرپێچەکانیان زۆر کاریگەرە بە شێوەیەکە کە کاریگەری لەسەر گیرفانیانەکەوە لەسەر ژیانی ڕۆژانیانەکە بۆیە بۆ ئەوەی تووشی دۆخێکی وانە بن پابەند دەبن بە یاساکانەوە پێشێلی ناکەن. لای ئێمە لە ڕاستیدا لەلایەکەوە بڕی غەرامەکان ڕەنگە بۆ بەراوردکردنی ژیانی ڕۆژانە و گوزەرانی خەڵکو کە بێ ئیشێکی زۆر هەیە کە قەیرانی دارایی هەیە کە کار و کاسبی ڕاوەستاوە ئەو بڕی ئەو غەرامانە بەلای خەڵکەوە زۆر بن بەڵام هێشتا بە بەراورد بەو بڕە غەرامانەی کە لەسەر خێرایی لە وڵاتانی دەرەوە هەیە کەمترە. ئەمە لەلایەکی ترەوە لە ڕاستیا شۆفێر لای ئێمە هاوڵاتی گلەییشی هەیە لە ئێمە لە ڕاستیا گلەیەکان لە شوێنی خۆشایەتی بۆ نمونە ئێمە ڕسوماتی ژینگە وەرەگرین ڕسوماتی ڕێگاوبان وەرەگرین هەمیشە ئەو ڕەخنێ ڕوبەڕووی ئێماکەنەوە و گلەیمان لێکەن ئەڵێ تۆ پارەی 5 ساڵی داهاتووی ڕێگاوبان لە من وەرەگری بەڵام ئەو فڵان ڕێگا و فیسار ڕێگا پێویستی بە چاکسازیەکی بچووک هەیە بە قیرەکە چاڵێکە پڕ بکرێتەوە بەڵام پڕی ناکەنەوە ینی وازانن ئێمە ئەو پارەیەکە وەریەگرین دامان ناوە بێ ڕێگاوبانی پێچاکەین و ئێمە ناچین ڕێگاوبانەکانی پێچاکەینەوە. پێشتریش ئەو بیرۆکەیە هەبوو کە ئەو پارانە هەمووی لە سندوقێکا بۆ بوارەکەی خۆی تەرخان بکرێتەوە و خەرج بکرێتەوە بەڵام بەداخەوە تا ئێستا نە ئەوەی ژینگەش و نە ئەوەی ڕێگاوبانیش نەکراوە کە ئەمە کاریگەری لەسەر باری دەرونی شۆفێر لەسەر باری دەرونی هاوڵاتی هەیەوە داواکەن کە ئەوانە وەکو خۆی بێ یاسانە وەکو خۆی جێبەجێ بکرێت تا باشە هۆکار چییە ئەمیت فەریدون کە ئەو ینی ئەو داهاتە یاخود ئەو بڕەپارەی کە لە شۆفێر وەرەگیرە لە بەرامبەر ژینگەیە بۆ تا ئێستا ینی خەرج نەکراوەتەوە بۆ پارێزگاریکردن و خزمەتکردنی ژینگە؟ جا لە ڕاستیە ئەوە وەڵامی ئەوە لە لای من نییە بە جۆرەی ئەو ڕێنمایانەی کە هەن ئەو پارانە کە وەرەگیرێ ئەچێتەوە وەزارەتی دارایی ئەچێتە ناو چۆنەڵی
دەخیلە گەورەکەی وەزارەتی داراییەوە خەرجێکاتەوە بۆ بوارەکان بەڵام هاوڵاتی ئەوە نابینێ هاوڵاتی ئەوە بینێ ئەڵە من ئەم پارەیە ئەیدەم بۆ 5 ساڵی داهاتوو بۆ ڕێگاوبانە بۆ ڕێگاکانی پێچاک ناکەی یعنی ئێستا ئێمە ڕێگامان هەیە لە ڕووی علاماتەوە لە ڕووی هێڵکاریەوە ڕێگای دەرەوەمان هەیە یەک شتی ناتەوە نقصانی نییە هەموو شتێکمان بۆ دابین کردووە بەڵام کۆمەڵێ چاڵ و چۆڵی قیرەکە و سەر جادەکە وای کردووە لە بەها و لە جوانی شەقامەکەی هێناوەتە خوارێ بۆ شۆفێریش ڕۆژانە بەناو ئەو تاسە و چاڵ و چۆڵانایەت وەڕوا گلەیمان لێکە بەڵێ ئەمیت فەریدون بڕیار بوو کا گۆڕانکاری لە ساڵیانەی ئۆتۆمبیل و هەروەها لە مۆڵەتی شۆفێریا بکرێت بۆچی بڕیارەکە جێبەجێ نەکراوە تا ئێستا کەواتەوە بێ لە ڕاستیە بڕیار بوو ببێ بە کارتی زیرەک و لێک تێگەیشتنێک لەگەڵ کۆمپانیایکی بیانی ئەنجام درابوو گەشتاوی گرێبەستیان لەگەڵا بکرێ بۆ گۆڕینی هەموو مۆڵەتی شۆفێری و ساڵانەی ئۆتۆمبیل ئیتر ئەویش بە بۆنەی ئەو وەزعانەی ڕاگررتنی داوامی فەرماگەکان و ئەوانە ئەویش لە شوێنی خواجارێ وەستاوە بەڵام بۆ تا ئەو گرێبەستا ئەنجامە درێ ئێستا هەوڵێک هەیە و ڕەنگە لە داهاتویشی نزیکە بکەوێتە بواری جێبەجێکردنەوە مۆڵەتی شۆفێری و ساڵانەی ئۆتۆمبیل هاوشێوەی هەمان ئەو نووسینەی کە بە کوردی و عەرەبی لە لێ نووسراوە لە عێراقا بیگۆڕین چونکە تا ئێستاش ئێمە کارتێکی کۆن بەکارهێنین کە تەنها بە زمانی عەرەبیە گەرچی لە هەموو شارەکانی عێراقا زمانی کوردی و عەرەبی بەکارهێنن لە داهاتوویشی نزیکە ئەو گۆڕانکاریە کرێوە کارتەکان ئەگۆڕێن بە شێوازێکی نوێ بەڵێ هەموو ئەم پرسیارانەی کردمان ئەم گفتوگۆیی کە کردمان هەم لەسەر کامێرەکانی چاودێری و لەسەر ڕێگاوبانەکان و کارەکانی ئێوەش بۆ ئەوەیە کە ڕووداوەکانی هاتوچۆ کەم بکرێتەوە جا ئەگەر پێمان بڵێ ئەم ساڵ چەند ڕووداوی هاتوچۆ ڕۆیان داوە لە سلێمانی لە ڕاستیە ڕووداوی هاتوچۆ خۆمان ئاگادارین و جەنابتان لە نزیکەوە متابعن بۆ ئەوە هەمیشە لە هەڵکشان و داکشانە ینی ئەبێ ئێمە کۆمەڵە فاکتەر هەیە کە کاریگەری لەسەر ڕووداوەکانی هاتوچۆی هەمیشە ڕەچاویان کەین لە بیرمان نەچنەوە یەکێک لەوانە خودی شۆفێرە کە پەیوەندی بە ئاستی وشیاری تاک و ئاستی پابندبوونی بە یاسا و ڕێنمایەکانەوەیە هۆکارێکی تریان ئۆتۆمبیلە ئەوی تریان ڕێگاوبانە ینی ئێمە لە ئێستادا ئەتوانین ئەگەر بەڕاستی بە بابەتیانە بیر بکەینەوە هیچ کام لەو فاکتەرانە گۆڕانکاریشی وایان بەسەرانە هاتووە تا جیاوازێکی گەورەمان لە ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆ بۆ دروستکە لەبەرەوە هەر نزیکن لە یەکترەوە ئەگەرچی بە بۆنەی ڕاگررتنی نزیکەی دوو مانگ سنووردارکردنی هاتوچۆ و قەدەغەکردن و ئەوانەوە بەراورد بە مانگەکانی پێشووتر ڕووداوەکانی هاتوچۆ زۆر کەم بوونەتەوە ئەگەر بە داتا پێمان بڵێ یاخود بە ژمارە پێمان بڵێ بە دروستی کە ئەم ساڵ چەند ڕووداوی هاتوچۆ هەبوو بە تایبەت ئەمانەوە بزانین کە قەدەغەی هاتوچۆ لە سەرەتای تقریبان ساڵەوە دەستی پێ کردووە وی بزانین بە تەقریبی چەندێک هەیە چەند ژمارەیە و پاریش چەند بووە قەدەغەی هاتوچۆ لە ناوەڕاستی مانگی سێوە دەستی پێکرد هەتا کۆتایی مانگی ناوەڕاستی مانگی 5 دەتوانین بڵین ماوەی دوو مانگ ئەو دوو مانگە ڕێژەی ڕووداوەکان بە شێوەیەکی زۆر لە بەرچاو دابەزیون زۆر کەم بوونەتەوە بۆ نمونە ینی توانین بڵین جاری وایە لە یەکێ لەو مانگانە 3 کەس بە ڕووداوی هاتوچۆ کۆچی دوایی کردووە لە سنووری پارێزگای سلێمانی یا 5 کەس بە ڕووداوی هاتوچۆ جانی لە دەستاوە لە مانگی دواترە بەڵام لە بەراورد بە و دوو مانگە لە ساڵی پارە ڕەنگە هەر مانگێکیان دوو هێندە و زیاتریش خەڵک بە ڕووداوی هاتوچۆ جانی لە دەستدا بێ ژمارەکان پەیوەندیان بەوە نییە کە نە ڕێگاوبان گۆڕابێ نە ئاستی وشیاری و ئاگاداری شۆفێر گۆڕابێ نە ئۆتۆمبیلەکان گۆڕانێکیان بەسەرات بێ پەیوەندی بەوەیە کە جم و جوڵ و هاتوچۆ کەمتر بووە. بەڵێ زۆر جاگلەیە کرێت ئەوترێت کە لە شەقامەکانی سلێمانی هێمای هاتوچۆ یاخودە و تابلوانەی کە بۆ ڕێنمایی هاتوچۆی شۆفێرانە دانەنراوە یان زۆر بە کەمی دانراوە هیچ پرۆژەیەکتان نییە یاخود هیچ بابەتێک لەو جۆرە هەیە کە تابلۆکان
دابرێتەوە دووبارە یاخود هەندێک شوێنە ئێمە- پێویست بەڵێ. زیاتر یان هێماکان لەناو شارە زیاتر بکرێت ئەگەر بە کورتی وەڵامان بیتەوە دوا پرسیار ئەو گلەیانە ڕەنگە هی فترێ لەمە پێش بن ئەجینە ئەم ساڵ بە تایبەتی ئێمە کۆمەڵی پرۆژەمان لە بواری جێبەجێکردنایە و لە تەوابوونایە بۆ نمونە پرۆژەی دانانی 11,000 هێمای هاتوچۆمان تەواو بووە و ڕێگاکانی دەرەوە بەشێکی زۆری بۆی دابین کراوە بۆ ناو شاریش بە هەمان شێوە پرۆژەیەکی دانانی تابلۆی ڕێنوێنیمان هەیە ئەوەی کە ئاراستەی ڕێگاکان پیشانی خەڵکەیە کە ئێستا لەم مانگی شەشا ئەچێتە قۆناغی تەوابوون و کۆتایی هاتنی کەەوە پیسلێمانی زۆری پێویست پێی بوو بەڕاستی پرۆژەی دانانی 11,000 سفتی پۆستمان هەیە پرۆژەی هێڵکاری شەقامەکانمان هەبووە لە کۆتایی ساڵی پارەوە کە دەستی پێکردو تا ئێساش بەردەوامە بەشێکی زۆری ڕێگاوبانەکانی دەرەوەی شارمان بۆ یاخ کردوێتەوە ئەو گلەیانە کە هابن ڕەنگەهی پێشتر بن بەڵام ئێستا ئەم ساڵ بە تایبەتی خزمەتگوزاریکی زۆر باشی دانانی هێماکانی هاتوچۆ و تابلۆکانی ڕێنوێنی و هەڵکاریکردنی شەقامەکان ئەنجام درراون. بەڵێ زۆر سپاس دەکەین ئەمید فەریدون عومەر بەڕێوبەری هاتوچۆی سلێمانی کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ بەشداریکردنت لە ڕۆژ باش. سپاس بۆ بەڕاستە. بەشێکی گەنجان و خوێنەران وەستانی کار و پرۆژەکانی ناوەندە ڕۆشنبیرەکان لە ماوەی قەدەغەی هاتوچۆ کەرنتینیان کردە دەرفەتێکی باش بۆ تێبخوێنەوە و سەرباریەوەش کە چەندین گەنج و خوێنەر لە ڕێگەی گروپی تایبەتەوە هۆشیاری زیاتریان لەسەر کتێب بڵاو کردەوە یاخود زۆرجار بە ڕێگەی ئۆنلاین و کامێرەکانەوە یان کردەوە با بزانین لەم پاکێجەدا چی کراوە. کارانتین بە دیوە ئەرێنیەکەیدا دەرفەتێک بوو بۆ خوێندنەوەی ئەو پەرتوکانەی کە لە کتێبخانەکان کەڵەکەبوو بوون. سابۆ وەک خوێنەرێک توانی کەرنتین و قەدەغەی هاتوچۆ بکاتە دەرفەتێک بۆ خوێندنەوەی چەندین کتێب. ویستوێتی لە سەردەمی کۆرۆنادا کە ترس و ڕەشببینی بە جیهاندا بڵاو بۆتەوە خاڵی گەشتبینی بۆ خۆی بدۆزێتەوە. مانەوەشی لە ماڵ لی بەهەدەر نەڕوات. لە کاتی کارنتینە و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایە دەرفەتەکانمان زۆر زیاتر بوون بە جۆرێک ئەگەر هەندێکمان خوێنکار بووبین لەو کاتە دەرفەتەکانمان بۆ بە 2 ئەوەندە و بە دڵنیایی من سوودێکی زۆرم لەم دەرفەتە وەرگرت و کتێبی زۆر باش ئەوانەی کە چەند ماوەیەکی زۆر لە کتێبخانەکەمان هەڵم گرت بوو دەرفەتێکی زۆر باش بوو بۆ خوێندنەوەیان پێم وایە بۆ هەموو ئەوانەی کە تەموحی خوێندنەوە و حەزی کتێب خوێنەوەیان لەلاهەبوو بۆ ئەوانیش بە هەمان جۆر بووە. هەرچەندە فرۆشتنی کتێب بەپێی حەز و تایبەتمەندی خوێنەران جیاوازە. بەڵام بەپێی گوتەی کتێبفرۆشان کتێبە مێژوویەکان لەو ماوەیەدا زۆرترین خواستی خوێنەری لەسەر بووە. لایەنێکی ئیجابی باش کە هەبوو ئەوە بوو کە خەڵک بە زۆری ڕوویکردە خوێندنەوە. ئەوەی پێشتر کەمتر دەرفەتی هەبوو بۆ خوێندنەوە لەو ماوەی کەرنتینەیە ئیتر بوو بە بەهانەیەکی جددی بۆ ئەوانەی کە کەمتریش ئاخوێنەوە خوو بە نەخوێنەوە. ئەو نیگەرانی ئێمە بەو پێشوازە گەرمەی خوێنەران ڕەویەوە کە پێشوازی گەرمیاندەوە کرد کە لە هاتنەوەی ئەو کتێبانە و لە بڵاوکردنەوە بەردەوامیشین ئێمە لە حوتی داهاتووە ئەمە چەند کتێبی چکە بڵاوکردنەوە. لە کاتی کەرنتینە و قەدەغەی هاتوچۆ بەشێکی زۆر لە کتێبخانەکانی شاری سلێمانی بە ڕێگای گەیاندن کتێبەکانیان دەگەیاندا دەستی خوێنەران. دوای کەرەنتینەش بەشێکی زۆر لە کتێبخانە و چاپەمەنیەکان توانیان چەندین سەرچاوەی کتێب چاپ بکەن و بیخەنە بەردیدەی خوێنەران. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. بۆ ئەوەی کە خوێنەرانی خود گەنجان دانەبڕێن زۆرێک لە ناوەندەکان بەردەوام بە شێوازی دیلیڤەری کتێبەکانیانەنەت لەگەڵەوەشدا داشکاندنێکی زۆر باشیان کردبوو بۆ هۆی کە جیاواز لە شوێنەکانی دیکە گەر هەلەکان خۆست بێتەوە بۆ گرانکردن بەڵام ینی بەپێی سەرچاوەکان و زانیاریەکانیش ئەوە بوو کە زۆربەی ناوەندەکان کتێبەکانیان هەم هەرزان کردبوو لە برویان زانی کە ئەو کاتە خەڵک زۆر زیاتر
بوو بۆ خوێنەر و کتێبەکانی خوێندەوە. بەڵێ لەوەتەی وتمان قەدەغی هاتوچۆە خەڵک لە ماڵەوەیە ئێمە هەستماوە کرد کە گەنجانێکی زۆر هەن کە خولیای کتێب خوێندنەوەن جگەلەوەش هاوڕێ و دۆستانیان بۆ ئەو کارە چۆنەڵە بانگێشتەکەن هەروەها لە کەرکووکیش بە هەمان شێوە چەند گروپێک هەبوون کە پێکەوە کتێبێکیان ئەخوێندەوە دواتر وەکو بە یەکەوە دانیشن لە ڕێگەی ئۆنلاینەوە باسی ئەو کتێبەیان ئەکرد کەمە جێگەی دڵخۆشیە گەنجانمان حەز بە خوێندن و کتێب خوێندنەوە ئەکەن و ئێستا ڕۆژی شاری هەولێرتان پێ ئەڵێن کە چۆنە ئەویش لە ڕێی پامنێرمانەوە هێمن حوسێن کە لە هەولێرەوە لەگەڵمانە ڕۆژ باش هێمن سڵاو هێمن ڕەوشی هەولێر چۆنە زانیاریەکان لای تو چییە؟ بەڵێم کاتتان باش دیارە ڕەوشی شاری هەولێر وەکو شارەکانی دیکەی هەرێمی کوردستان ئەوەی تایبەت بێ بە کۆرۆناوە بە هەمان شێوەش هەولێر بەداخەوە لە چەند ڕۆژەیەدا ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا ڕوو لە زیادبوونە بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستاندا بەپێی دوایەمین ڕاگەیەندراوی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان کە ڕاگەیاندووە لە سەرتاسەری هەرێمی کوردستان تەنها لە 24 کاتژمێری ڕابردوو 31 کەس بەداخەوە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون کە سێ لەوانە لە شاری هەولێرن و چواریان لە دهۆکن و ئەوانی دیکەی کە دەمێننەوە سەرجەمیان لە سنووری پارێزگای سلەیمانیدان ئەم ڕێژەیەش لە سەرەتای بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان لە گیانیشدا ئەمە بەرزترین ڕێژەی تۆمارکردنە لە ڕۆژێکدا لە هەرێمی کوردستان بەداخەوە کە ئەمەش هەر خۆی لە خۆیدا مەترسیداری بارودۆخەکە مەترسیداری ڕۆژی کۆرۆنا لە هەرێمی کوردستان نیشان دەدا بۆیە بەرپرسانی وەزارەتی تەندروستی و دام و دەستگا پەیوەندیدارەکانی دیکە هۆشداری دەدەن کە هاوڵاتیان دەبێت زۆر بەجددی ئەم بابەتەیە وەربگرن و هیچ مەجالێکی ئەوەی تێدا نەماوە کە خەمساردی بنوێنن لە پەیڕەوکردنی ڕێنمایەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا بە تایبەتیش بەکارهێنانی دەستکێش و هەروەها دەمامک لە شوێنە گشتیەکاندا. ئەمڕۆژ لە شاری هەولێر سەرەتای دەستپێکردنەوەی داوامی فەرمیە لە دوای پشوەکانی جەژنی ڕەمەزان کە نزیکەی هەفتەیەک پشوو ڕاگەیەنرا بوو. ئەمڕۆ یەکەم ڕۆژی داوامی فەرمی دەست پێ دەگاتەوە لە سەرجەم فەرمانگەکانی سنووری پارێزگای هەولێردا بە هەمان شێوەش بۆ خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا لە فەرمانگەکاندا دەبێت ڕەچاوی توندی ڕێنمایەکانی خۆپارێزی بکرێت هەر هاوڵاتیەک یاخود هەر کەسێک کە سەردانی فەرمانگەکان دەکا بە مەبەستی ڕایکردنی مامەڵەیە کە هەیەی ئەگەر بێت و ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێ نەکات کە دەستکێش و هەروەها دەمامک بەکار نەهێنێت ئەوە ڕیپێ نادرێت بچێتە نێو فەرمانگەکانەوە بە هەمان شێوەش وەزارەتی تەندروستی یاخود بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر دوێنێ ئاگاداریەکی بڵاو کردوتە بۆ هاوڵاتیانی سنووری پارێزگای هەولێر کە داوا لەو نەخۆش و لەو هاوڵی نەخۆشەکان دەکات کە سەردانی نەخۆشخانەکان دەکەن ئەوانیش بە هەمان شێوە دەبێ وشیار و ئاگادار بن کە ئەگەر دەمامک و دەستەوانە بەکار نێهێنن و پابەندی ڕێنمایەکانە بن ڕێگەیان پێ نادرێت بچنە نێو نەخۆشخانەکان و هیچ خزمەت گوزاریەکیان پێشکەش ناکرێت ئەمەش بۆکو ناچارکردنێکی هاوڵاتیانە بۆ ئەوەی کە پابند بن بە ڕێنمایەکانی تەندروستیەوە لە سنوورەکەدا بۆ ئەوەی ڕێبگیرێت لە بڵاوبوونەوەی زیاتری ئەم پەتایە کە ماوەیەکی یاخۆت ڕێژەیەکی زۆری لەم ڕۆژانەدا لێ تۆمار کراوە. هەر ئەمڕۆ ئەو بڕیاری کە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر دابووی بەوەی کە شۆفێرانی تەکسی و شۆفێرانی هەڵە گشتەکان دەبێت پابندی بن بە بەکارهێنانی دەمامک و هەروەها دەستکێشەوە دەکەوێتە بواری جێبەجێکردن لەم ڕۆ لە یەکشەمەوە هەر شۆفێرێکی تەکسی و بەسەر نشینەکانیشەوە ئەگەر بێت و دەمامک و دەستکێش بەکار نەهێنن ئەوە سزا دەدرێن و غەرامە دەکرێن. ئەمڕۆژ لە نێو بازاری هەولێر لەم شوێنی کە ئێمە ڕاوەستاوین بە هەمان شێوە هەڵمەتێکی دابشکردنی دەمامک و دەستکێش هەروەها هۆشیارکردنەوەی هاوڵاتیان بەڕێوە دەچێت کە لەلایەن باڵێ زۆر سپاس کە هێمن حوسێن لە سنتەری شاری هەولێرەوە لەگەڵمان بوو. زۆر سپاس بۆ بەژاریت. بڵێ بۆ زیاتر ناساندنی شوێنە گەشتیاری و مێژوویەکان بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری دەربەنیخان لە ڕێگەی چەند تیمێکەوە تابلۆ و زانیاری تەواو لەسەر ئەو شوێنانەی کە تایبەتە بە گەشتیاری لەسەر ڕێگای سەرەکی و لاوەکیەکانی ئەو سنوورەیان داناوە بۆەوەی ئاسانکاری بۆ ئەو گەشتیارانە بکرێت کە سەردانی سنوورەکەکەن و بە ئاسانی شوێنەکان بدۆزنەوە.
بەڕێبەتی گەشتوگوزاری دەربەندیخان بە ئامانجی لەگەڵ بەڕێبەتی گشتی گەشتوگوزاری سلێمانی هەڵمەتێکیان بۆ دانانی تابلۆ و زانیاری لەبارەی ناوچە گەشتاریەکان دەست پێ کردووە بە شێوەیەک لاسەر ڕێگا سەرەکی و لاوەچەکانی سنووری دەربەندیخان بلۆی تایبەت بە گەشتیاریدا دەنێن و تابلۆ کۆنەکانیش دەگۆڕن بۆ ئەوەی گەشتیاران بە ئاسایی ناوچەکان بدۆزنەوە. هەرچەندە پێشتر چەند تابلۆیەکی سادا لەسەر ڕێگا سەرچەکانی دەربەندیخان هەبووە بەڵام ئەمجارە بە سیستەمەچوونی و پێشکەوتو و بە تەواوی زانیاریەکانەوە لەبارەی ناوچە گەشتاریەکان دادەنرێن. هەستاین بە دانان و گۆڕینی ئەو تابلوانەی کە لەسەر ڕێگاکانی دەربەندیخان دانراوە بە تایبەت ڕێگا گشتیەکان و دیارە ئەو تابلوانە پێشتر دانراوە تەنها لە ناو تابلۆکاندا ئاڕاستەی ڕێگەکانی تێدا بوو و قیاسات و پیاوانەی کیلۆمەترەکانی تیا بوو. ئێمە هەستاوین بەڕاوێت لەگەڵ بەڕێوەبەتی گشتیمان بە گۆڕینی ئەو تابلوانە و زیادکردنی و ناساندنی شوێنە گەشتیارەکانمان تیاندا و بۆ ئەوەی کە ئەو گەشتیارانەی کە ڕوو لە ناوچە گەشت و گوزارەکانمان دەکەن بە تەواوەتی ڕێگەکان شارەزا بن و بتوانن بەبێ گرفت سەردانی شوێنەکانمان بکەن. دانانی تابلۆی تایبەت بە شوێنە گەشتاریەکانی دەربەندیخان لە شێوەی هەمان ئەو تابلۆیانن کە لەدایان ناوچەی دیکەی هەرێمی کوردستان هەن. ماوەیەکە لە دەربەندیخان کار دەکەین وا پرۆژەکەمان بەرەو کۆتایی هەڕوات و تاکو ئێستاش چەندین ئەلاماتی ترماوە کە دایان نین لە شوێنە جیاجەکانی هەرێمەکەمان. کەرتی گەشتیاریەکێکە لەو کەرتانەی زۆرترین زیانی بەهۆی ڕێکارەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆڕۆنا بەرکەوتووە. بەڵام ئێستا دوای ئەوەی تا ڕادەیەک ژیانی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان ئاسایی بووەتەوە بەڕێوەبەرەتیەکانی گەشت و گوزار ناوچە گەشتاریەکان ئامادەکاری بۆ پێشوازی لە گەشتیاران دەکەن. بەڵێ ئەمە هەنگاوێکی باشە چونکە ئێمە ئەزانین کە کوردستانی ئێمە زۆر شوێنی گەشتیاری هەیە و خەڵکانێک چ لە دەرەوە و چ لە ناوەڕاست و خواروی عێراق لە کاتی وەرزی هاوینە زۆر ڕوودەکەنە ناوچە گەشتیارەکانی کوردستان و ئەمە ئاسانکاری دەکات بۆ ئەو گەشتیارانی کە سەردانی هەرێمی کوردستانەکە دوای مەترسیەکانی کۆرۆنا ئینشاءڵڵا. بابزانین کە کەش و هەوای ئەمڕۆی شارەکانی کوردستان چۆنن با پێکەوە بینەربین.
هەر تایبەت بە کەشوهەوا کە ئەم ساڵ کەژناسی عێراق پێشبینیە کات 3 شار گەرمترین بن لە ئەم ناوچەیە. دەستەی کەژناسی و بوومەلەرزەزانی عێراق لە ڕاگەاندراوێکدا ڕایگەیان پێشبینی ئەکرێت هاوینی ئەمساڵ پلەی گەرما بۆ 51 پلەی سیلیزی بەرز بێتەوە. ئەوەش کەمترە لەوەی پێشتر پێشبینی کراوە، چونکە بەهۆی ڕێکارەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا چالاکی ئابووری و پیشەسازی لە جیهان کەم بوونێتەوە. و ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە دابەزینی پلەی گەرما و دەستەی کەشناسی و بوومەلەرزەزانی عێراق ئاماژە بۆ بکات کە پێشبینی بکرێت ئەم ساڵ موتریبە لە کوێیت، ئەهواز لە ئێران، بەسرە و میسان و خانەقینیش لە عێراق گرمترینی شارەکان کە ئەو شارانە بە تایبەتی ئەهواز و بەسرە و موتریبە لەو شارانە کە بە بەردەوام خۆڵبارینێکی زۆر هەیە بەهۆی ئەو بیابانانەی کە لە چواردەوری هەن و ئەمە وا کات کە کەش و هەوای ئەو شوێنانە زۆر زیاتر بەرز ببێتەوە. پێ ناچێت ئەم ساڵی 2020 ئەو بە ئاسانی بەجێمان بێڵێت. هەر کەسێکە دەرچوو لە 2020 ئەگەر لە هەر شوێنەویستی کار بکات ئەبێ لە سیڤەکە بنووسێت دەرچوویست بە سەلامەت لە 2020. انشاءالله هەمووتان سەلامەتە بن لە کوردستانێکی ئاواداندا و هەر شاد و تەندروست باش بن. هیوای ڕۆژێکی خۆشتان بۆ خوازین دووبارە لەگەڵمان بن بۆ بینینی بڵتونی هەواڵەکانی کاتژمێر 8 بەیانی.